پەرلەمانی عێراق لە 27 نیسانی ئەمساڵ یاسای قەدەغەکردنی لەشفرۆشی و هەڕەگەزبازی پەسەند کرد و لە 1 تەمووزیشەوە کار بە یاساکە دەکرێت و لە ڕۆژنامەی وقائع بڵاو کرایەوە. چالەکێکی واری ژنان دەڵێت پێویستە هەرێمیش ئەم یاسایە جێبەجێ بکات بە پێچەوانەوە سکاڵای یاسایی دژی ئەو لایەنە تۆمار دەکات کە کار بە یاساکە ناکەن. یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و لە دانە سێکسیەکان کە لە 27 چواری ئەم ساڵ با بڵین هەموار کرایەوە لە پەرلەمانی عێراق. ئەم یاسایە لە 1 حوتەوە چووە بواری جێبەجێکردن و لە واقعی عێراقا بڵاو کرایەوە. ئەم یاسایە ئەتوانم بڵێم یاسایەکە بۆ هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە، واتە ئەبێ کاتێکە یاسایەکی وە هەموار ئەکرێ بێ هەموو عێراق بگرێتەوە لە بەرەوەی لە پەرلەمانی عێراقەوە ئەم یاسایە دەرچووە. خۆی هەرێم یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی و لە دانە سێکسیەکانی نییە، بۆیە پابندە بە عێراقەوە. پێشتر ئەم لە هەرێمی کوردستان ئەم یاسایە هەر کە لە عێراقە دەرچووە هەرێم لە عێراقەوە با بڵین ئیشی لەسەر کردو پابند بۆ بە هەرێمی کوردستانیشەوە، بۆیە هەموارەکەشی لە ئێستاە پێویستە هەرێمی کوردستان پابند بێ پێوەی. من ئەم بابەتەم جوڵاندووە، ئەگەر بێت و هەرێمی کوردستان پابند نەبێ پێوەی من وەکو خۆم لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمارەکەم لەسەر حکومەتی هەرێمی کوردستان. ئامانج لە یاساکە بۆ ئەوەیە شکۆ بۆ خێزان و خانەوادە و کۆمەلگا بگەڕێتەوە و ڕێگە بە بڵاوکردنەوەی کاری نەشیاو بگیرێت. دەرچوونی ئەم یاسایە لە عێراق و هەوڵدان بۆ جێبەجێکردنی لە هەرێمیش کاری لەسەر دەکرێت. لەبەرەوەی کە ئەم یاسایە دەرچووە کەواتە پەرلەمانتارە عێراقیەکان دەبێت هەوڵی ئەوە بدەن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئەم یاسایە لە هەرێمی کوردستاندا کاری پێ بکرێت، هەتا وەکو هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەکرێت و پەرلەمانی کوردستانێکی دەبێت و ئەرکی سەرشانی هاوڵاتیانشە. لەبەرەوەی کاتێ ئەسبابی دەرچوونی ئەم یاسایە ئەوەیە کە شکۆمەندی بۆ خێزان بگەڕێنرێتەوە، فیترەتی ئینسان بگەڕێتەوە، کە ئەمە زۆر گرنگە، چونکە فیترەتی ئینسان کەوتە مەترسیەوە و شکۆی تاکی هاوڵاتی بەهای تاکی هاوڵاتی ئەخلاقی تاکی هاوڵاتی بگەڕێنرێتەوە. ئەمە ئەسبابەکەتی بۆ دەرچوون کەواتە دەبێ هاوڵاتیان بە هەماهەنگی لەگەڵانی پەیوەندیدار و هەموو خێزانەکان هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بۆ ئەوەی تاکێک و کۆمەڵگایەکی سەلامەتمان هەبێت. دەرچوونی یاسای قەدەغەکردنی لەشفرۆشی و هاوڕەگەزبازی بە گرنگ دەزاندرێت بۆ ئێستای عێراق و کوردستان، بەتایبەت دوای ئەو تەوژمە ناتەندروستەی ساڵانێکە برەو بەکاری هاوڕەگەزبازی و لەشفرۆشی دەدات و بووە بە مەترسی لەسەر کۆمەڵگا، بەتایبەت کە ڕێکخراو هەبووە باشکرا کاری بۆ هاوڕەگەزبازی کردووە کە دوای تۆمارکردنی سکاڵای پەرلەمانتارێکی کۆمەڵ لەسەر ئەم دۆسیانە داخرا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.